عزیزانی بەرنامەی ڕسەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومانین کە لاڵقێشتری بەرنامەی ڕسە لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست دەبین بۆ باسکردن لە پێگە و پایە و خزمەتی مامۆستایانی ئایانی بۆ ئەڵقێم جارە دەڕۆینە خزمەتی مامۆستای پایەبەرز مامۆستای هەڵکەوتو ناوداری کوردان ڕێزار جەنابی مامۆستا مەلا طەیب مەلا عەبدوڵڵا بەحەرکەی. مامۆستای بەڕێز ئێمە لە بەرنامەی ڕابردووە باسی جەنابی مامۆستامان کرد تا ئەو کاتێکە مەدرسەکان نەمابوون جەنابی مامۆستا هەر بەردەوام بوو. دەمەوێت لەو ئەڵقەیە لە بەڕێزان بپرسم ینی ئەو ساڵانە ساڵی چەند بوون کە مامۆستا ئەوەندە حەریص بوو لەسەوەی کە حوجرە هەر ئاوەدان بێ و هەوڵ و تەقەڵاکەی چۆن بوو چۆن توانی فەقەی لە دەوری خۆی کۆ بکاتەوە ئیدامەی پێ بدات؟ وڵا بەخۆی کە فەقێ کۆنە دەکردەوە و خەبەری نەدەنار لە ئەوی فەقێ بێن لە کنەوی بخێنن بەس کە دادەنیشت و بەردەوام بوو لە دەرزدانەوەی فەقێ بەخۆی دەنگ و باسەکەیان دەزانی و پرسیاریان دەکرد و ئایا داخوا لە چەند دەری خوێندن هەیە و چ مەلایەک هەیە بتوانی لەو ڕۆژەیەدا دەرسی فەقەیان بدا و ئەو ئەخبارەکان خۆ بەخۆی ئەوان وەریان دەگرت و دەهاتن و داوایان دەکرد و فەقێ دایان گوت جێگرت داهاتن جیان دەگرت و دەرسی پێدەگوتن بۆ نوعەیە وەری دەگرتن و خەرچی ئەو گوندێش کە بە حرکەیە ئەوانش زۆر دەورشی ڕئیسیان هەبوو لە ئەوەی ئەو فەقەیانە بمێنێن و بەردەوام بن چونچی دائیما خزمەتی فەقەیانیان دەکرد و حتا زۆر جاران وەها بوو کە برێن لە دەوری حکوومەتی بەعس دەگەڕان ئەو کەسانێک کە قاچاق بایە یان عەسکەری لەسەر بایە وەها بایە ئەو خەرچی گوندی فەقەیان دەشاردنەوە و حیبزیان دەکردن و باسییان نەدەکرد برن ئەوانە فەقێنە هاتیینە لەکردن مامۆستای دەخینەوە ئەو خەرچی ئەو شارێ و خەرچی ئەو شارەیە ئەوانە بێگانن و یان چنەوە قەتعیەن هیچ کەسێک بەحسی فەقیانی نەدەکرد دائیما دەیانویست محافەزەی فەقیان بکەن و چاویان لێ دەبوو بەم مادی و بە معنەوی محافەزەی مەدرسە و فەقیانیان کردیان و ئەوەش زۆر دەورەشی ڕئیسی هەبوو یارمەتی کاکمیان دەدا لە ئەوەی دەرچی بە فەقیەکان برێ. ئەو مەدرسەی بەڕێستان مامۆستای بەڕێز ئەنی لۆ چەند پشتینگۆ دەگەڕێتەوە بۆ نمونە چی بەڕێستان لە ئەوەلی لە سەرەتاکەی لێرە تەدریسی ئەوەی پشتیمە بیبرێن وەکو پشت بابمان مەلا بووە لێرانە و فەقێش بووە لێرە و باپیریشمان لێرە بووە مەلا سولەیمان بە پشت ئەوەندە پشتەمان ئەمە مەلا بووە لێرانە ناوەڵە بابم ئیجازەی نەدەدا بەرز دەرسی دەدانێ هەتا ئاخیری و لەوی هەوە دەچوونە جێگایەکان دیکە ئێرە زۆرفی برێن ئەو گوندەی خەرکەکەی زۆر دەستی درێژ نەبوو ئیجازەدانی شەنجینی تەکالیف و ئەوەی زۆر دەویست لەبەر ئەوەی توانای نەبوو خەرچی گوندی ئێرانە ئیجازەی مەلایەتی جێبەجێ بکەن لەبەر ئەوەی فەقێ ئیجازیان لێرە وەرنەدەگرت بابیشم بەخۆی خوا ئافووی بکە پیاوەشی هەر بەدین و بە تەقوا بوو زۆر حەزی نەدەکرد ناوبانجی بڕوا و لە ناو خەرکان برن ئەو ئەوەندە ئیجازەی مەلایەتی دا و ئەوەیدا هەر بە کوڕ و بێدەنجی دەرسی بە فەقەیان دەگوت و دەیکردە مەلا و دەیناردنە جیان و ئەو دەیفەرموو ئەوە ئیزنمدان ئەوە ئەنگۆم کردە مەلا ئەو هابوو ئەمە با و بافیرانمان هەتا مەلا سولەیمانی مەلا بووە بەرام مەلای دیکەمان زۆر بووینە مەسەلە مەلا سولەیمان برایشی دکەی هەبوو ناوی مەلا ئەحمەدی ئاشوکانیان پێگوتیە و مەلا ئەحمەدی ئەو مەلا برایشکەی هەبوو مەلا سولەیمانی ئاشۆکایی ئەوانە هەمویان هاتوچی ئێرەیان کردی و مەلا بووینە لەو ئەترافەیەی ئەوە مەلا ئەحمەدی ئاشۆکانی دوو کوڕی مەلای هەبووە یەکی ناوی محەممەد سەعید بووە یەک ناوی مەلا مەسعود بووە هەموویان مەلا بووینە باپیری من مەلا سولەیمان شەش کوڕی هەبووە هەر شەشیان مەلا بووینە مەلا نەجمەدین مەلا مستەفا بابی من مەلا عەبدوڵڵا مەلا عەبدولعەزیز مەلا محەممەد ئەمین مەلا عەبدولقادر ئەوانە هەمویان مەلا بووینە و ئەوانەش ئەولادیان ئەوانش بووینەوە مەلا بریم لە عائیلەی ما لەوانە بیست مەلامان زیاتر هەبی. الحەمدولیلا شکر خی گەورە بەرەکەت بخاتە تەمەتان ئینشاڵڵا. مامۆستا جەناوی مامۆستا بە ڕەحمەتی خواکەوێ دەزانین کە جگە لەوەی کە حوجرەکەی ئاودان بوو فەقێ گەلێکی زۆری هەبوون لە هەمان کاتشە دەستنووس و مؤلفاتی هەبوون
چۆن بوو دەستی پێکرد ینی بەرهەمەکانی چ بوون؟ کاکم بەڕەحمەت بی لەو کاتی کە برێم ساغ بوو زائێر بوو لەسەر شنگ و تااقەت بوو ئەوە زۆر نیازی لەسەر نووسین و ئەوانە نەبوو لە بە دەرسی فەقیان پێی نەدەکرا نووسینی بکە دائیما خەریکی دەرسی فەقیان بوو شەوان متالعی دەکرد حتا نیوە شەوێ کارەبا و شت ئەوانە نەبوو فانۆسشی گسکەمان هەبوو لێرە دایدەنا تەماشای دەکردێ هەندە زارم دەسۆمارێ تا نیوە شەوێ خەرکی متالعی بوو بە ڕۆژیش دەرسی داوە لە سبەی هەتا نێوڕانێ مجای ئەوەی نەبوو برێن نووسین و ئەو شتانە بکە دوای ئەوەی کە نەخۆش کەوت ساڵی 1970 وابزانم تووشی نەخۆشی دری هات لە هەنجی ڕا دەرسەکانی کەم پێدەگۆتراوە دوای هەنجینێکە لە هەنجین ڕادستی بە نووسینێ کرد پاشی هەنجی لە ساری 1992 بوو تووشی نەخۆشی هات سەوتی نەما گەوری عملیات کرا قسەی پێ نەدەکرا وازی لە تەدریسە هینا دەرزدانەوەی فەقیانی پێ نەکرا هەنجینێکە لە باتی دەرزدانەوەی دەستی بە نووسینێ کرد بە زۆری نووسینەکانی شتانەی دەنووسیکە هەندە مەسائل و شتیوا لە ناو خەرکان بەعەز دەکرا دەیانگوت ئەوە ئەو ئیشە قەومایەوە ئەو ئیشەیە ئەوە دەبی شەرعیبی ناشەرعیبی یان جار هەبوو دەیانگوت ئەوە فران مەلا ئەو فتواییدا لە تەلەڤیزیۆنی و ئەو دەبی ئەو قسەیەوە بی وەنەبی ئەویش دەگەڕا لە کتێبان و بە تایبەت مەزهبی ئیمامی شافعی دەینووسیەوە ئەو وەلامانەی دەداوە هەر شتێک مناسبەتێک دەبوو یان بابەتێک دەبوو نامبیلکەچی لەسەر دەنووسی ئەوە هەمووی بووە نامیلکە نامبیلکە هەتا دەبووە 30 نامیلکە چل نامیلکە ئەوانەی هەموو لە دوایە دەدا ئەو بەکری کوڕم ئەویش کۆی دەکردەوە و ڕێشی دەخست دەبووە کتێب چەند کتێبی وای نووسی و چاپی کردەوە بەلاوی کردەوە ئەو نووسینانەی بە زۆری ئەوە بوو پاش ئەوەی کە دەنجی دەرزدانەوەی نما لە باتی هەندێک دەستی بە نووسین و نابە نووسینێ کرد ماشەڵڵا ینی بەوەی ڕانی بەرهەمی ژیانی ئەوەندی کە قسەی دەکرد دائیما لە دەرزدانەوە بوو کە لە هەندێ نما بە قەلەم دەستی پێکرد هەتا وەفاتی لە خزمەت بوو خی گەورە دەرەجی عالیکە ئینشەڵڵا مامۆستا بەڕێستان زۆر لە خزمەتان خۆینە تا کاتێک کە بڕۆنامە زانستان وەرگرت باسی پێگەی زانستی زنایی مامۆستام لە بکە هەم لە کاتی دەرزگوتنەوەی هەم دڵسۆزی و حەڕیساتی بۆی کە چەند دڵسۆز بۆی کە ڕۆژانە ئامادە بێ دەرسەکانی خۆی بگەێنێ و خزمەتی قوتابیەکان کە بۆ شەوەی کە ئەو ئەرکێکە لە شانی و پێدانی زانستی شەرعی بە حکمی ئەوەی کەوا من لەکن هەندێک مامۆستای گەورەی تریشم خوێندووە ژیانی فەقیهەتی موسکە لە 82 دەسم پێکردیا کاروانی فەقیهەتیم بەڵام بە حقیقەتەن ئەوەی کەوا من ڕەچاوم کردبی مامۆستا بە ڕەحمت بینەوە ئاگویانی بەڕاستی ئەنی هەم لە ڕووی تێگەیاندنی فەقیه هەم لە ڕووی ئەنی دڵسۆزی لە بۆ تێگەیاندنی فەقیه هەم لە بۆ عیلمەکەی ئەنی مامۆستا نێو ئەیگو بەڕاستی چکە ئەو کاتی کە دەرسی شەرح دەکرد ئەنی تەماشای دەکردەوە ئایا چەند جار دەیفەرموو تێگەیشتی ئەنی بۆ نەسەی قسەکەی ئەوها مامۆستا دەیفەرموو تێگەیشتی فەقیه ئەگەر هاتبوو و مامۆستا هەستی کرد بە کە فەقیهەکە تۆزێک ئەنی جوابدانەوەکەی مەزبوط نییە مامۆستا تکراری دەکردەوە دەرسەکە دووبارەی دەکردەوە دوای مامۆستا شەرحی دەکرد دوایە زۆر زارە تەقریری دەرسەکەی دەکرانی بە شێوازێکی تر بۆەوەی فەقیه بزانیکەوە فەقیه بە تەئکید لە دەرسەکەی حاڵی بووە ئەنی مامۆستا دڵسۆزی مامۆستا واکو هیچ مامۆستایەکتر نەبووە ئەوەی کەوا من بینیومە لە ژیان حتا قسەش دەفەرمی حتا جارێکیان من دەرسی طبعا مەدارکم لە خزمەتی دەخوێن لە کۆتا خوێندنەکەم کەلیمەی قورئانە بوو ئەو کەلیمەی قورئان بڕە قورسە زەحمەتە وتنی مامۆستا فەرمووی وەکو بڵێ ئەوانەی کە سەماعیان دەکرد هەستی کرد کە مامۆستا ڕەنگە ئەو شێ بڕە قورس بی بۆ هەندێک لە ئەوەکان مامۆستا فەرمی ئەو کەلیمەیە کات خۆی کە من خوێندومە زۆر قورس بووە لەکنە من بۆ ئەوەی ئێمە فێر بکا کە ئەو شەیە چۆنە ینی بۆ ئێمە بەحەقەت ینی بیزانین و هەوڵ بدەین لەوەی کەوا بەتەواوی بخوێنینەوە ئای مامۆستا دڵسۆزەکەی لەوەدا بوو
زۆر گەورە ماوەسانی بەحقەت ئینسان ناتوانانی وەصفی مامۆستا بکانی زۆر قورسانی بەتایبەتی ئەمە کە ینی بەڕاستی خۆمان بە شایانی ئەوە نازانیکەوە وەکو بڵێ تەقییمی علم و زانستی مامۆستا بکەین بەڕاستیان ئێمە زۆر لەوە کەمترین باسی وەرع و تەقوات کرد لە ڕووی عیرفانەوە جنای مامۆستا چۆن مامۆستایەک بوو زانستێک کە هەیبوو طبعا لە پایەن بوو عملی جنای مامۆستا بوو ئێمەش چای لێ بکەین مامۆستا طبعا حضوری هەبوو لە هەموو جەماعەتەکان زۆر بەدایم مامۆستا قورئان دەخوێن وەکو بڵێ وردە چ ڕۆژانە وردە زیکری هەبوو مامۆستا و هەروەها زۆر جار دەهات ئەو شتانەی کە بە عملی بۆ خۆی تەطبیقی دەکرد یاخود ئەو شتانەی کە مەبەستی بوو بەم تەواضعانە دەهاتە حوزرەی لەلای ئێمەی فەقێکە ئێمە زۆر بەڕاستی خۆمان بەشایانی ئەو نازانی کە مامۆستا دەهات مابینی مەغریب و عیشا تۆزە کاتی هەم ماڵەوەشی دەگرتەوە دەهاتە لای فەقییان بۆی کە ئامۆژگاریان بکە سایەشی لەگەڵ فەقیەکان دەخواردەوە مامۆستا تەوان وەکو جەنابتان معلومی جەنابتان مامۆستا یەکێک بلەو کەسایەتیانەی کەوا بەڕاستی ئەگەر بڵێم ئەنی کەم وێنە بووە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی لە ڕووی قسە خۆشی لە ڕووی ئەوەی کەوا کەم کەسەیەکەوە هاتبیتە خزمەتی مامۆستا کە حەزی نەکرد بێجارش کە بێتەوە خزمەتە تاوەکو پێش وەفاتەکەی ئەمن لەگەڵ ئامۆزایەکانم تەوان بە حکمەوەی کەوا مامم مامۆستا ئاینی بوو و تەمان مامۆستا مەلعالی شێخ عوتمانی مزگەوتی دووبرا زۆر حەزی دەکرد بێتە خزمەتی مامۆستایان زۆر جار کاتێکە من دەهاتمە خزمەتی مامۆستایان کاتێک کە دێزانی و من هاتیمە خزمەتی مامۆستایان دەیفەرموو محەممەد بۆ بە منت نەگوتیە بچینە خزمەتی مامۆستایان لەگەڵ ئەوی تەمەی لە مامۆستایان گەورەتر بوو دەمگۆ مامۆد جەنابەت چووی بۆیە پێم نەگوتی دەیگوت ئاخرە من قەت تێر نام لە دیتنی ئەو وەزها ئەو نورانیانە ئەو زاتە مبارەکانە ئانی مامۆستا بەڕاستی ینی بە شاهیدی هەموو مامۆستایەکان مامۆستا بە حقیقەت ینی پلەی یەکەمی گرتووە لە هەموو ئاستەکانە باخی دڵم تۆگوڵ من بولبول لە بۆ سەبووری دڵم خەندە بکە بە سەفا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم يا رب صلي على المختار ما طالعت شمس النهار وما قد شعشع القمر پێگەی زانایان پێگەیەکی بەرزە هەم لە کۆمەڵگەی کورداوەری زیاتری اعتیباری بۆ کراوە هەمیش لە لای خوای گەورە بەرزی نرخاندون بۆی کە هیچ لە ڕابەکارانی قورآن سەبارەت بۆ ئاەتێکە دەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هیچ ئاڕا هەیە لەوەی کە بڵێ شعائر مەبەستی لە زانایان بێ بەڵێ لە زۆر لە تەفسیرەکان ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب واتە هەر کەسێک ئەو شعائرانی خوای گەورە بە گەورەیان بزانی و ڕێزیان لێ بنێ و یعنی بە هەندیان حیساب لۆ بکە ئەو پەڕی تەقوایە بەرێ زۆر لە مفەسیران دەفەرمووە عولەمای ئیسلام نەوانە یعنی هەر کەسێک ڕێز لە عولەمایانی ئیسلام بنێ واتە ئەوە پەڕی تەقوایە خۆوە شەشی هەر لە ئاەتێک و حەدیثەچینی پێغەمبەری نییە سەڵ لەدایان ئاەت و حەدیثی خوا و پێغەمبەری خوا سەڵەم کە باز دەکرێ خوا دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر إن کنتم لا تعلمون لە ئەهلی ذیکر بپرسن شتێکتان نەزانی یعنی خوای گەورە هەموو ئومەت دەجێڕتۆ سەرچێن دەست ئەهلی علم ئەهلی ذیکر سەرچاوەکە یان يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات يعني ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا أو هذه بجاردنا يعني أو علماء الإسلام تشتكني يعني بري كسادة وساكاروي خواي قول هذه بجاردنا تكون خريج علم زانستن كعلم يكل صفاته كان خواي قورا لو بيغمبر فرمي صلى الله عليه وسلم يعني فيربوني مسألك وعلم زانستك لهزار كعاد سنة خير زياترا لبرو يستمثل المامستا بەڕاستی ئەو چۆ بەر ڕەحمەتی خوای گەورە بەڵام بزانە تەماشا میراتەکەی بکە ئەو میراتێک کە لەیوە کە میراتی پێغەمبەری صلی الله علیه وسلم لۆ خەڵکی ماتوە لە ڕێی عولەمایانەوە هاتیە وەلەویشتەوە کە لۆ خەڵکی دێتن یعنی بەڕاستی جا ئەو زانایانە بەڕاستی ئەو پەڕی ڕێز و تەقدیریان هەیە لە قیامەتش یعنی عولەما شەفاعەتکارن عولەمای ئیسلام حەقەت و ڕاستی یعنی بەڕاستی ئەو پەڕی دەبی ڕێزیان لێ بگیرێ ومامۆستاش پێم وابینێ مەرجەعێک بوو هەموو کوردستان یعنی بەڕاستی دروستبوونەوەی ئەو نەوع زانایانە نارێم نییە نارێم بێ ئومێدین بەڵام زۆر زەحمەتە
بس سبحان الله أما هتاكو أو نعمتاناك وشكل نعمتكان إخوائي قول أو زانا برزانا حتى نرى إنسان بون نوعي هزبا يعني كلين وخلكين أكافن ما يريد الله به خيرا يفقهه في الدين بالتأكيد ما مصطفى بيغبر زي ورقت ولا لان خدا بويكا توفيق دابو تصندل بر علمي بكاتو وكو خدمتي خلق ولاتك خوي بيبكا بالتأكيد ما مستا أجر هرب سنجين ما مستا براسي برنامجك وبكتاب شيء جاني ما مستا وصف ناكري يعني لو اشتاني ما مستا في معجب بيا وش زور عاقل بو براسي عاقل زور بهما يعني إنسان يعني خلق بها الحمد لله خلق مسلمان وعالم عقلا فلما والله ما مستا أو أنت عاقل بو يعني خاون حكمة بو حكمته شي زور عقله شي زور قوراء يعني ما مستا قناعات بيبكى ما مستا الزوهر يعني لها مش تشي السري درسه قناعات بيبكى لروي هندسة يعني مهندسة شي زور خبير سيدك ما مستا برنامج خويا ولا قري يعني أمن تقول دروس كدنيا أو حجرة وترتيباتك إستا مايا أقام لي بتس أول شيء لقى مهندسة كان أبي يعني ما مستا لها مباركان الجان لروي كمالايتي لروي مثلا اختلاط وتكراتنا خلقوا يعني براسي كسقبو بس تصوري من زوج إلى بيج ما مستاي سوق أبو يعني قناعتنا كم شتبي لبيج ما مستاي الراجل بيتك لو تبي ذا صلح بيتش شبي شد بيتن يعني راوستاني نوبة إلا حلبة ذا فضل كرم إخوة وبيغمبر صلى الله عليه وسلم بلم أو حكمة زانا يك إخوة قدابي أو بياوي يعني كدري ما مستملا تيبي بحرك يعني براسي هز لخدنا وكهز بقورات شي ذكي والله يعني لخدنا وحسب يعني ششي قوري كدري فران قلاط يعني شتشي قوري أو هز بيدك يعني براس علمي تقواي حكمتي خزمتي همو إلى خدي ما مصدى كوبو بويكا بمعنى كلمة عالم بالتأكيد لو هي مثلا صفاتي كشيء بس أو صفاتي الشخصي خو بيني خو سرشكان أو أنا زانا دبي هيبي همو لو أنا ما مصدى زول بيش يعني بيش هاتو خينا وكان زور توابون زور بقوة بن يعني تشتي وناب وخالش كا زور تكراوي لقى فقيان هبو مبابيرم دليل مفقيبون طبعا لنا فقيان سي شمان وزمعان يعني عتليه دو شمله سر سي شم دهات باش رانا كيما وصلت لما انا تسعنا دخوا دهات حضري فقيان دادني سبحان الله او تشتاني كذا جراو يعني ند زين كاتكو دروا يعني انا واش درسك بالخوي بالتاكيد يعني برورده بو بس ما لو ما زاني ما وصفوني تيهات يعني دمار جيري مذهبي هو إلا بري فلان الرأي وطاو ما مستا عموما لسر الرأي إمام الشافعي بو ككردستان بعام هر لسر الرأي إمام الشافعي لهم رحمة إخوان لبي بلام اعتماد دس الرأي علماء كانت كمذاهب كانت كاشتاق قال مذهبي خوما شافعي زحمة بيان نكرابا زور بالطبيعي ويدك لمذهب أبو حنيفة مثلا لو من يستأو باري كزوتيار وفلاحة كان برابر ريزا كان المكلا حكومة العراق بوقتها شي بتمانه بو بيته وما مستفت وياشي دركد كلمة زبي معي ماري دفرمي أو نوع عشتانا أجز كات يك سالي بده بعد صاروا بين سالسي ما مستشتشي براو كردو قبل لما زي معي ماري كات يك سالي بدن درسنا لبرو كابرا أو كاتي كورجي لو طاو حف صار أو دغل ونقيت بارك وقتك هبو هرب بتمانه ويستا زكاتي حف صار اللي بده برا له قرز بي فلما ما صير اشتكاني أو أبو كبر معلش فتوى هذا أمش براسي لو تشانا يعني همرزع بلو ملايان وكو ماسم كد يعني سموكم مثلا فتحي لو يزور خلق بسيالة من ذكاء يعني لبرو إلا السوشيال ميديا اللي بدأ ذكاء نامز قفتشنا فلم قناعات بيبكا أوش تاني كا أدناشد يعني الشبهم لي هبوي بكا ويكون يكون يا إيش تلفون ما مستاهل كذا يا دي بخير إن شاء الله أخوات ما ندري إيش كا ما مستاهل زوجة دي قرابة لكاكم ببرسم يعني دي قرابة لكاكم برسم يعني هبط ديان زاد مرزعك بو ما مستطاع هاي مرزع بلو مسكيت سامع لقى ما مستطاع ولا بروي دخوج بو أوش مرزع بلو ما مستطاع يعني مركاو مرزع بلو هرهم من براستي مامۆستا بەڕێستان ساڵانش زۆر لە خزمەتی زەنای مامۆستا بوون باسی مامۆستایەتی زەنای مامۆستان بۆ بکە کاتێک کە لە
ئەڵلقەی زانستا دادەنیشت چۆن مامۆستایەک وەکو پێناسەیەکی ئەو ڕەحمەتی مامۆستا تەیب بەحقیقەت یعنی چی بڵێم حەقی خۆمی ناتوانم پێ بدەم من لەوە بچووکترم وەک پێویست باسی مامۆستا بکەم بەڵام ئەوەی زۆر پێی متاسر بووم ئەو مامۆستا مەلا تەیب ڕەحمەتی خوای لێبێ تابڵەی دڵسۆز بوو بۆ فەقیەکانی تابڵەی دڵسۆز بوو بۆ قوتابیەکانی بە حەدێک بڕوا بکە هەندێک جار تەبعاً ناحیەی فەقەی لە کوڕی خۆی لە مناڵی خۆی زیاتر لە پێش دەگرت بۆ نمونە دێنمەوە ساڵی نەوەدەکان ئەوەی لە ساڵی نەوەدەکان ژیا بێ دەزانی ساڵی نەوەدەکان ساڵێکی چ ناڕەحەت و وەزعی اقتصادی ناڕەحەت و وەزعی هەموو سیاسیش بە هەموو شێوەکان هەموو ئاکەن ڕۆژێکیان مامۆستا وەک عادەتی هەمیشەی خۆی وابوو بۆ ئەوی فەقێ هەز بە غەمباری هەز بە بێکەسی هەز بە دڵتوندی نەکاتن ڕۆژانی دووشەم و پێنجشەم نیوەڕۆ نانی لە ماڵ دەخوارد بۆ چای خواردن دەهاتەوە حوزرا لەگەڵ فەقێ چای دەخوارد هەر بۆ ئەوەی دڵی فەقێ خۆش کاتن وەڕست نەبی دڵتوندیتی نەبی ڕۆژێکیان وە پیشی پیامیشەیی هات کە هات ئاساری چانە بوو لە گۆڕێ مامۆستا فەرمووی چییە من زوو درەنگ هاتوومیان ئێوە چاتان زوو خواردوێتەوە گوتم مامۆستا نە تۆ زوو درەنگ هاتووی نە ئێمە چامان زوو خواردوێتەوە ئێمە چامان واز نەکردووە هۆکاری چانەکردەکەشمان ئەوە بوو ڕۆژیان مامۆستا مناڵێکی هەبوو نەماوە مناڵەکەی بەر لە خۆی جوانەمەرەک بوو ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێکیان هات سایری ئەولای کرد گوتم چییە ناوی عاسم بوو بە مەرحوم عاسم گوتم چی عاسم لەست دەگەڕێ گوتی وەڵام من چام نەخواردێ گوتم بۆ چات نەخواردێ گوتی وەڵا بە مامۆستایان دەگۆ مناڵەکان پێیان دەگوت حاجی گوتیان حاجی گوتویەتی چامەکەن ئەخوەزە اقتصادی بڕوا بکە ڕاتبی مۆزەفێکی ئاعتیادی 3 کیلۆ شەکری نەدەکرد یعنی مۆزەفێک ئەگەر ڕاتبەکەی خۆی بە شەکر بدا بواە 3 کیلۆ شەکری پێ نەدەکڕا جگەل لە چاو و برنج و کەرستەکانی گوتی حاجی گوتویەتی چامەکەن من کە وای گوت تێگەیشتم ینی وەزعی اقتصادی وەک هەموو عالم وابوو بە فەقیەکانم گوتویتر ئێوەش لەمە دووە بیکەنە 2 جەم چای جەمی بەیانیان و جەمی ئێوارە کە مامۆستا گوتی بۆ چای من زوو هاتوومیان چاتان خۆ گوتمان نەماوەستە تۆ درەنگ هاتیە چایمان زوو خواردوەوە بەڵام مۆزوعی ئەوێ چات دروست ناکەین نەمگوت مۆزوع بەس ئەو تێگەیشت زانی چیە گوت نوبەتە چای چێە فەقەیەک گوتی من نوبەتە سامە گوتیێتە چایەک لێنێ چایەکی دروست کرد کە چا خوڕایەوە فەقیەکان ئەغڵەبیان بڵاویان کرد دوای چا خواردنەوە مامۆستا مایەوە گوتی بۆ چاتان لێن نابوو تو ماوەستە وەزعی اقتصادی گرانە و ناڕەحەتە و شەکر و چاگرانەوە ئێمەش ببینە بار بەسەر ئێوە بەسەر خەڵکەوە ینی ئێمەش وەک خەڵک بە جەمە چایەکمان نەبێ مەبەستم دڵسۆزی مامۆستا لەم مامۆستا فەرمووی من نامەوێت مەدرسەم بێ فەقێ ببێ مناڵی من لە ماڵی منی خۆشتر دەست ناکەوێ ینی لە ماڵە نەی بوو بەڵام دەبا لێرە هەبی دەگوتی دەبێ بێت چانە بێ حجرە نابێ بێت چاپ بێ گوتی کتێبەکانم دانە فرۆشتە بن لێ ناگەڕم چا لە حجرە ببڕێ ڕاست گوتی من چی فەقێ فەرقێکی هەیە ممکنە مەدرسەیەکی خۆشتری لام دەستکەوێ بڕوا بۆ ئەوێ گوتی نامەوێت دەبێت چا بەردەوام بێ ئەمە یعنی دڵسۆزی مامۆستا ڕەحمەتی خوای لێبێ نمونەیەکە قەترەیەکە لە خەروارێک بەڵێ مامۆستا بەڕەسان ئوستازی زانکۆن ئەگەر پێم بڵێ بۆ نمونە پێگەی زانستی جەنابی مامۆستایی ئەگەر نەشتوانین بەڵام دەتوانین تا حدێک ئاشنای ئێمە بکەی کە ئێمەز لە شەرع بەڵام شارە زانین چ پێگەیەکی هەبوو لە شەرع لە زانستە مامۆستا مامۆستا لە عەسری خۆی جارێک عینی سوئالیان لە مامۆستا کرد لە مامۆستا کەریم وتیان مامۆستا ئێمە لە جامیعە دەخوێنین کەچی وەک ئێوە نین کە لە جامیع دەخوێنن مامۆستا جوابی داوە گوتی ئەخسڕەکە ئەوێ ئێوە لە جامیعە دەخوێنن ئێمە لە جامیع دەخوێنین فەسڵی جامیعە بەسەر جامیع دیارە چییە مامۆستاش فەزڵی مامۆستا
بە حقیقت مقایسە ناکرێ مقارنە ناکرێ هەندێشت هەیە ناکرێ مقارنەی بکەیت بڵێ مەبەست لە ئاست لە بەرزی ئاستی لە بەرزی ئاستی مامۆستا بە حقیقت بە پەنجەی دەستێک لەوانەیە نەژمێر کەمتر من لە پەنجەی دەستێک مامۆستا هاوشێوی جەنای مامۆستا ئێستامان بوون لە کوردستان ئەگەر ماش بن کەمترن لە پەنجەی دەستێک نە لە پەنجەی دوو دەست بەڵێ بە حقیقت مامۆستا زەکاوەتێکی خارقی هەبوو لە هەر بارێک لە هەر شتێک عرضت کرد بە لای مامۆستا جوابی پێ بوو جوابەکەشی جوابێکی مقنع نەک جوابێکی لە کۆڵخۆیکردنەوە جوابێکی مقنعی دایەوە کە دڵت ئاوی دەخواردەوە وەک کوردەواری خۆمان دەڵێ مامۆستا ئەوە بەهرەیەک بخوا پەیدا بوو ئەمە لای ئێمە علم هەمووی کەسبی نییە هەندێک علم هەیە وەهبیە مامۆستا ئەو مەوهیبەیە پێدرا بوو کە جوابی مقنع ئەگەر شتێکی کتوپڕشی لێ سوالکە جوابێکی مقنعی هەبوو ڕەحمەتی خوای لێبێ بەچی مامۆستای زۆر سەرسامی جەنای مامۆستا بە هەموو کردارەکانی مامۆستا جێگای ئەوەن کە ئینسان لە سەریان ڕابوەستێ بەس یەک لەوانەی کە مامۆستا تەڵەبەی مامۆستا قوتابی مامۆستا یان بە مستەلاحی حوجرە بڵێم فەقەی مامۆستا کە هەستی دەکرد مامۆستا کەسایەتی بەو کەسە دەدا کەسایەتی دروستکردنی قوتابی ئەرچێکی گەورەی مامۆستایە بە حقیقت مامۆستا ئەو ئەرکەی خۆی زۆر بە جوانی زۆر بەڕێکی نەک بۆ تاکتاکی فەقەیەکانی یعنی هەموو فەقەیەکانی مامۆستاوەیان دەزانی کە مامۆستا کەسایەتیان دروست دەکاتن بۆ دوار ڕۆژ بۆ نمونە مامۆستا بۆ ئەوەی کەسایەتی دروستکە لای فەقێ من هەندێک نمونە یەک لە نمونەکان دەجێڕمەوە ڕۆژیان شەو لە مطالعام دەکرد لە حوجرەکە قوڕین بووە لە حوجرەی سوچی حوجرەی ڕۆژ ئاوە مطالعام دەکرد شەو مامۆستا تاهیر درانجی شەو بوو گوتی فڵان بەیانی سەفەرت هەیە گوتم مامۆستا بەوە دەڕێی گوتی وەڵا من و کاکم بەنیازین لەگەڵ مامۆستایەک لە هەولێر هەبوو مامۆستا سەید عەزیز خەتیب و خەتیبی مزگەفتی شێخ مستەفای نەقشبەندی بوو بچین سەرەکی مامۆستا خەلیلی دووسەرە بدەین مامۆستا خەلیلی دووسەرەش ئێوە حتمما دەیناسن و غەنیون عەنی تاریفە سەرەکی مامۆستا خەلیل دەین مامۆستا خەلیل هەم عالم بوو هەم شاعیر بوو هەم ئەدیب بوو سەرەکی مامۆستا خەلیل دەدەین ئەگەر مامۆستا هەر گوتی کاکم گوتویەتی ئەگەر ئیشی نییە لەگەڵمان بێ گوتم من شانازی دەکەم لە خزمەت جەنابتان بێمە خزمەتی مامۆستا ئەوجەمە بەستم ئەوە نمونەیەکە کە مامۆستا دەویست کەسایەتی بۆ تەڵەبەی خۆی دروست لەپاڵ ئەو علمێکە لەپاڵ کەسایەتی دروست دەکرد بۆ قوتابی ئەوجە بۆش تەماشا دەکەی هەر کەسێک لە بەحەرکەی خوێندبێ بشەکلین ئەو بئاخر لە شوونێک لە شوونەکان یعنی کەسایەتێکی دیاری لا جیایە ڕاست جیایە لە خەڵکیتکە ئەمە یەک لە ئیمتیاز ئەوکانی ممەیزاتەکانی مامۆستا بوو کە هەیبوو بە حقیقت کلای کەم مامۆستا دیومە ئەو میزە تایبەتیە دەست خۆش مامۆستا بەڕاستەکە شتێک بتێ باسیکە مەمنونتین سوپاسان دەکەم بە حقیقت مامۆستا مەلا طيب الاسم طيب الرسم طيب الجسم وإن شاء الله طيب الذكر والذكراشة إن شاء الله جاي لقيامات من لا شوي ججنا هيش منا مبيلا بس كلمة بهاشت فيروز بي لو مقابل ببر خواهي قولة درجة عليك يا رب خواهي قولة درجة عليك إن شاء الله بهاشت فيروز بو إن شاء الله ئەگەر باسی خەسڵەتی جەنای مامۆسام لێ بکەی ئەو خاڵانێکە لە جەنای مامۆسایدا هەبوون ئێمەش بتوانین ئیسفادە لێ بکەین مامۆستا ئینسانێکی زۆر متەقی بوو و زۆر احتیمامی بە لایەنی حیزبی نەدەدا بە هیچ شێوەیەک تەداخولی حیزبایەتی نەکردی مامۆستا لە ژیانی خۆی لەسەر حیزبێکی یەکلا بووی بیتەوە کەسێکی بێلایەن بوو هەموو کەسەکان داتنە حوجرەی ڕۆژێکی لە ڕۆژان مامۆستا نەچوویتە یەک بارێگای حیزبی هەموو خەڵکەکە بە کرمانج و بە ئاغا و بە بەرپرسەوە داتنە حوجرەی مامۆستای و یعنی زۆر مامۆستا کەسێکی مەحبوب بوو
یەک جار بچوو بایە خزمەتی حەزت دەکرد جارێککە زووتر بێەوە خزمەتی ئەو شەوەی کە مامۆستا وەفاتی کرد من و دکتۆر فائز ئەو شەوە لە خزمەتی بوون تاکو سەعات 11 کەس بینی ئەو خەبەرە هات ینی زۆر پێمان ینی شۆک بووین کە مامۆستا هیچ عیبی نەبوو ئەو شەوەی تاکو ساعت 11 زوو داهاتینە خزمەتی مانجە جارێک دوو جار ئەوها داتینە خزمەتی ئەگەر مەجال هەبایە مووقیف و هەڵوێستی زانای مامۆستا شتێک لە یادبی لە بەمانی باسکەی مامۆستا واللهی مامۆستا یەک لە مووقیفەکانی کە وش تازە باسم کرد خەریک بوو شەڕێکی گەورە دروست بیتن لەو منتیقی لەسەر شتێکی وەها برین کەشانی ئەوەی نەبوو ئەو شەڕی لێ دروست ببیتن لەوانەیە ئەگەر مامۆستا هەردوو مامۆستایان مامۆستا تەیب و مامۆستا تاهیر نەچووبانە ناو مەوزوعەکەی احتیمالی هەبوو بە ینی 100 کەس بکوژرابایە لە بینی دوو عەشیرەت بەڵام خوای گەورە لەسەر دەستی هەردوو مامۆستایان و پیا و ماخوڵان کۆتایی بە شەڕەکەی هینە موت العالم موت العالمی مامۆستا کەلێنی مامۆستای پڕ نابیتەوە جارێکی دیکە کەسێک ناتوانێت جێگای مامۆستا بگرێتەوە هەرچەندە مامۆستا مەلا تاهیر خوا پایەداری بکات و خوا تەمەنی درێژ بکاتن لە پشت مامۆستایە بەڵام مامۆستا تاهیریش ناتوانێت جێگای مامۆستا تەیب بگریتەوە هەروەکو حەدیث هەیە کە دەفەرمێ ئەو علمە بەو شێوەی نییەکەوە خوای گەورە علم لەناو سینجی زانایەکان بینێت دەرەوە یەکسەر لیان وەربگریتەوە بەڵکو بەوەیە زانایەکان زانایە پایە بەرزەکان دەمرن ئەو کاتەی کەسی وا نامێنێکەوە لە شوێنیان دابنیشی کەسانی وا جێگایان دەگرنەوە کە علمێکی وایان پێ نییە فتوا دەدەن بە نەزانی بە خۆیان گومڕا دەبن و خەڵکیش گومڕا دەکەن ینی وەفاتی ئەوانیش یەکە لە نیشانەکانی قیامەت بن سپاس دەکەم مامۆستا بەڕێز دەست خۆش زۆر سوپاسی هەڵوێستەکەشتان دەکەین کەوا ئەو بەرنامە جوانەی و ژیانی مامۆستایان زیندوو دەکەنەوە خوا خێرتان بنووسی جەزاکم الله خەیڕا ئەوانە هەردووچیان یەکن لە عولەماکانی عالەمی ئیسلامی حەبیب عەلی یەمەنیە سەید ئوسامە ئەزهەری میسریە ینی هات لێرە لە خزمەتیان خۆی نەبەست و ئیجازە سەفەرێکی میسرمان کرد ئەوان لەوێ داوای ئیجازەیان کرد و هەندێک مزاکرەیان کرد چۆن دەڵێ هەڵسەنگان نەک مام فەرمی ئەوانە عالمن حەقی ئیجازیان هەیە مادەم داوایان کردی ئیجازیان دەدەمێ عالمێکی زۆر گەورەی هەیە پێی دەرن لەیث مەرقەدی لە میسرێ لە خزمەت باب و مام و مەلا عیسام و دکتۆر ئیبراهیم هەرشەلی چوین لەوێن دەرێ لەو مەرقەدەی لە خزمەت ئەو زانایی ئیجازەنامەکە خوێندراوە مامۆستا فەخری و گەورەی جەنابی مامۆستا بەوەی کە مامۆستا بەڕێزانە ژێر دەستی جەنابی مامۆستا بڕوانامەیان وەرگرتیە ئەهمیەت و گرنگی جەنابی مامۆستا دوای وەفاتیشی کە مامۆستا گەلێکی ئاوا زۆری لە شوێنی خۆی جێشتووە ئێوە چەندە دڵتان بۆی خۆشاوکو سەدەقە جاری ماوەتەوە هەموو وەکو کەسایەتێکە نەمرێت لە دڵی هەموو موسڵمانێکی ئیماندارێکی ڕاستەقینە وەڵاهی وەفاتی مام برینەکە ساڕێژ نابی بەڵام دەرمان بەو مەدرسەی زۆر خۆشە دواتر مامۆستا کە توانای دەرزوتنەوەی نەما هەر ڕانەوەستا و کۆڵی نەدا بۆی کە بەرهەمی بەردەوام بێ چۆن دەستی بە نووسین کرد نووسینەکانی چ بوون لە چ بوارێکەوە زیاتر تاکید لێ دەکردەوە دەینووسی نووسینەکە ئەمە هەمومان فەقێکان و هەموو دۆست و بەهەرکەی و ئەوانەی کە هاتووی مامیان دەکرد ڕەحمەتی خوای لێوی پێیان خۆش شتی بنووسی بەڵام ئەوەی کە بووە سەبەبی نووسین زیاتر کەسێک بوو ڕەحمەتی خوای لێوی دایانوەتە خەلیفە عوسمان بابی دکتۆر لوقمان بەهەرکەی زۆر احتیرامی هەبوو لەکن باب و مام ئەمن هەردوو جاران دوو جاری پێ و هەردوو جاران ئەمن لە مەجلیسەکەی بووم جاری یەکەم هەر ئەوها بە نەرمی پێگو گوتی مامۆستا پێمان خۆشە پاش خۆت کتێبەشی بەجێبێلی قسەکەمان زۆر پێخۆش بوو چونکە ئەمە شەرمان دەکردوە برین و هەر پێشمان دەگو مام خەلیفە احتیرامی زۆر هەبوو لەکن باب و مام وهامان زانی کە بەجێی دەکا بەس یەکەم جار مام
بەجێ نەکرد پاشان دووبارەی کردەوە بەس ئەو جارە بڕێک بەتونتر مامەستا وەڵی زۆر حەز دەکەین پاش خۆت کتێبەکە لە پاش بەجێ بمێنێ تەدریست پێ ناکرێ بنووسە یعنی مام خەلیفە خوا عەفوی کا خوێندەوارنەوە بەس پیاوەکی زۆر عاقل و بەدین بوو پیاوەکی زۆر چاک بوو ئەمە زۆرمان کەیف بە قسەکەی هات لە دوایێ بەخۆم و بابم لە خزمەتی بووین مامە فەرموویەوە خەلیفە عوسمان دەرێ بنووسە ئەمن خەتم ناخۆشە چی خەتێمی پێ دەخێنرێتەوە مام ئەو های فەرموو ئەو حەقەتان خەتی خۆش نەبوو ئەنی بڕیاریدا کە بنووسی ئەو های گۆ کە ئەو های فەرموو ئەمنش گوتم ئەدی ئەمە چینە معنە ئەمە لۆت دەنووسینەوە یاری دەکەین فەرمووی ئەو جا خەتێ من دەنووسنەوە ئەنگۆ لۆ چاپ و ئەوانەوە بی خەرک بخینتەوە ئیسینساغ بکرێ ئەو ممچینە ئەو وەختی فکری ئەوەی هەر نەبوو بیکە ئەو کتێبانە ئەوە چاپ دەکرێت بابم جوابی داوە فەرمووی چی بەمە بکرێمە لە خزمەت داینە ساری 2003 بوو کۆمپیوتەرێکم کڕی بوو بەوەی دەمان نووسیەوە مەبحەث دەینووسیەوە پێکەوە لەگەر بابم داهات نەمارێ من دەیان خیندەوە ئەمیش دەمنووسیەوە ئەمیش تازە فێر بووم باشم لە کۆمپیوتەری نەدەزانی لەسەر خۆ دەمنووسی تقریبا ئەمە سارێکی پێوە بین هەتا ئەو کتێبە یەکەم کتێب حجج المتقين في بعض المسائل من فروع الدين تەواو بوو لە ساری 2004 لە چاپخانەی وەزارەتی پەروەردە لێرە لاولێر چاپمان کرد یەک ساڵ بەس بۆ کتێبەوە بنەوەسا بەنووسین و بەڕێکی خستن و تەبع و هەمووی سارێکی تەواوی برد پاشان هەر ئەو کتابە چاپی دووەممان کرد لە مەکتەبەکی عالەمی هەیە دارالکوتوب العلمیە لە بەیروت لە ساری 2014 چاپی دووەممان کرد نووسینەکە تو دەکرد مامۆستا ئیوەی ئەمن کردیتم بەس ئەوانی دی کاک عەبدولسەلامی ئامۆزام کوڕی مامۆستای مەرحووم و نافعی برای و عەبدوڵڵای برام ئەو سێ دایان نووسیەوە کتێبەکانی دی ئەمن دایان نووسیەوە و دایاندا من ئەمە ڕێکم دەیخست ئەو بازە چ دەکەم مامۆستا ئەوە کۆمەڵێک باسی تێدایە باسی نیەتی نانی تێدایە باسی کۆکردنەوەی قورئان باسی ئایا بیدعەتیە و باسی سنەتی پاژنوێژەکان باسی تەسبیحاتی پاژنوێژەکان باسی تەلاقی سێ بە سێ باسی خەنەی سەر ئەوانە حکمە شەرعیەکانی منهەجی مامۆستای گەورەش لە هەموو تەلیفاتەکانی بە تایبەت نووسینە فیقهیەکانی ئەو هایە یەکەم جار لە ژێر ڕۆشنایی ئاەت لەو بابەتەی چ ئاەت هاتیە پاشان فەرمودەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و بە شەرعی عولەمای گەورەکان پاشان فقەها و زانانی ئیسلام دەربارەی ئەو ئاەت و فەرمودانە چیان فەرمووە پاشان هەر چوار مەذهب مەذهبی یەکەمیش بە تەسەلسل مقارنەکەشم باز دەکات مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە ئەوجا ئیمامی مالک ئەوجا ئیمامی شافعی ئەوجا ئیمامی ئەحمەد پاشانیش لە ئاخری بابەتەکەی هەندێک نەسائحی تێدایە نووسینەکانی چەند کتابی بەرەم هاتون مامۆستاوی کە چاپ کراون هەمووی دەیە ئێستا ئەوەی لەبەر دەستی جەنابتە هەردوو چاپی کتێبی حجج المتقینە كتابي دوامي مزيل الأوهام ومصباح الظلام في شرعية الاحتفال بمولد خير الأنام أو كتابة جيان نامي پیغمبر معنا صلى الله عليه وسلم هداية الباقي شرحي الفي حافظ عراقي همي عربية زانايش قوري هي حافظ عراقي بيدرين خوي كردة يكل علماء قورا كان بالشعر جيان نامي پیغمبري نوسي صلى الله عليه وسلم الفي سيرة شرحي كردية دار كتب علمي لساري 2014 چاپ کرا هیچ کتابی نووسینی کوردی هەیە مامۆستا نەخێر نووسینەکانی هەمووی عەرەبیە لە بەرنامەتان دانێ بۆی کە ئەنگۆ وەریژێڕن هیچ بەرنامەمان دانەنە بەس زۆر لەو کتێبانە حەقی تەرجومەیان هەیە لەبەرەوەی کتێبەکانی زۆر بەسوودن پاشان ئەو هیدایەت الباقی باسم کرد شەرحی ئەلفی حافظی عێراقیە ئیزنم لێ وەرگرت شرحكي لا بدم تنها تحقيق كبتنبي چونك هداية الباقي التحقيق وشرحه أو بس تنها تحقيق كيا تحقيق ألفي حافظي عراقي بن شنوسرا استخلصه من شرح هداية الباقي نام نتدا كإذن دام ألفي كم بتنيا
جیا کردەوە لۆ لەبەرکردن و شتیوها ئەوەی کە بێ مامۆستا حسابە بەڵام تۆ کورتت کردەوە بڵێ بەرێ بەس ئامادەکردنەکە ئەم کردیتم. أو كتاباش إرشاد المهتدين في إيضاح بعض المسائل من فروع الدين أوش هروكو حجج المتقين كوملك بابتي تدايا بخو هرشي شان نايرين بس بفخر شانازي باسي دكم أمن داوام ليكرد لباب مام قلت ما قال إياكو كتاب دابن عندكين منهجي فقهاني يك علوم القرآن بي يك علوم الحديث بي مام برحمته بي أو كتاب دانا وسيلة الغفران في علوم القرآن أولو هندي دانا منهج بفقه بخين باسي علوم القرآن بابش كتاب دانا رحمة المغيث في علم الحديث أوش باسي علم الحديث ذكاء أوش هالمنهج أنا هردو كلام منهج فقه هردو كلايتا منهج فقه نكهر لير اللزور مدرسة ديش دخيندري أوش ديسان لدار وكتب علمي تساب كرايا ما شاء الله ما موايد زاني هر كتابة دانوسي وايد زاني وآخر كتابتي كهداية الباقي كي نسي جهنم پیغمبري صلى الله عليه وسلم لمقدمة كي باسي كردي دري أميد الرزام وهايا ببر شفاعتي پیغمبري بكم صلى الله عليه وسلم لبر سيرتي يونسي باشيوي أو كتابي نسي الفردوس الندي في تراجم مشايخ الطريق النقشبندي علماء كان طريقة نقشبندي زانا كان جهنم هماني نسيه كأوش نسي فرمي باش كم خواي قوري لقال أو علماء أنا حشر مكان أوش لسر نفقي وزارة أوقاف خومان تساب كرا لا يخي لتساب خانة كاني إيران تساب ما كردو بلاش دابش كرا لان وزارة أوقاف مام كومالك بابتي دي نسيبو هل يخي لكاتي بيوزد روجك بانجي كردم فرموي أو بابتانا تن عنوانا لون كوكو بەدەستنووس هەیە یان چی؟ هەمووی لە کۆمپیوتەری نووسرایەوە حاضر کرا بەس نەکرایتە یەک کتاب بابەتەکانم هەموو لۆ نووسیە لەو لاپەڕەی مثلا الجمع بسبب المطر مثلا أحكام الميراث والوصية الجبرية زال هەوڵ إن شاء الله وش تبعكم خدای گەورە مەجال بدا ئەوەی چاپ دەکەین بەڵام کتابەکی دی پاش ئەوەش دانایە ابن الحاج هي عالم زور قوري كردة لسر خصائص شمائل پیغمبر صلى الله عليه وسلم كتابة شي نوسيا بشعر 280 بيتا زور ما مستعان داوان لكرد رزان لكرد كشرح بك بتايبتي دكتور نامق والدكتور لقمان داوان لكرد قوتيان ما مستعى أو كتابة أجا شرح بك باش كان بكريتا منهج لحزيفة كان بخويندري نيوي زياتري الشرح كردي نيوي كيدي ما وآخر كتابي بوا داوا لأخوة قورة دكين آخر بابت كنوسيتي كشمائل وتايبت من ديكاني بيغمبر معنا صلى الله عليه وسلم لخدمة تبي حشري بك يا ربي آمين يا ربي پێم بڵێ مامۆستای ڕەحمەتی وەکو برا گەورەیەک هەمی بەڕێزشتان هەم ئێویش ینی چۆن برا گەورەیەک بوو چۆن مامۆستایەک بوو چۆن مڕەبیەک بوو بەڕاستی ینی لە باب و برا و ئامۆزا لۆ ئینسانی باشتر بوو هەفەقەیەەکە لۆ هەر هەمووان لەبەرچە لەبەرەوەی ئینسانێک بەڕەحم بوو دائیمە لە غەمی فەقەیاندا بوو کەم و کورتی نێتە سەر فەقەیان ئەزیەتی نەبینین فەقێ چونکی زۆر جاران ئەمن کە لە کاتی فیلار بووم ئەمن فیلاری عسکەری بووم لە 66 ڕ کە مامۆستا ئیجازەی وەرگرتم لە کاتی ئەمن فیلاری عسکەری بووم ئەلەو کاتی ڕە فیلاری عسکەری بووم هەتا 71 هەر لەوێش دەبووی هەر لەوێش بووم مامۆستا زۆر جار لەو فترەیە کە ئەمن لێ بووم لە خزمەتی بووم مامۆستا لەگەرم دەهاتە هەولێرێ لە هەولێرێ هەتا ئەمنی لەبەر چ لەگەرت داهات مامۆستا لەبەرەوەی لە ئینجیبات توش نەمگرن لە هیچ کاتێکی فەقێ لەوێ نەبوو بایکۆتی لێ بکەن لە بەهەرکەی فەقێ هەر هەبووە واتی دەگەم فترۆکەچی کەم لە کاتی شەڕی ناوەخۆ فەقەیەکان بڕۆکەتونەوە مارە ئەوش مەدرسە لە زمانی بەعس ڕانەوەستا بەڵام لە زمانی ڕانەوەستا نەخێر ئەلەو کاتی توش شەڕکەتە ناو بەهەرکەی ڕاستە لەبەر هەندێ فترۆکەچی کەم سادایەک کەتە مەدرسەی لەبەرەوەی نەفەر لەوێ کوژرا و شەڕکەتە ناو گوندی و لەبەر هەندێ گەنەوە نەبوو چ مەمنوعاتێک لە گۆڕێ هەبی ئەوەی کە زیاتر پێی سەرسامی لە ژیانی مامۆستای هەم ئەگەر مووقیفێک لە یادت بێیانەوە تا
لە خەسڵەتەکانی زەنای مامۆستای؟ واللهی مامۆستا زۆر نەرمونیان بوو ئەو یەک پاشێنی مامۆستا هەر جاری بچوو بە خزمەتی دەتوێ پێت خۆش بوو هەر لە خزمەتی هەرستی پەش کە دەڕۆیشتی پەشێما بوو بریا هەست بە بەرەکەت دەکردیانەوە تا هەستم بە بەرەکەت دەکرد قسەکانی زۆر خۆش بوو بە تو بە هەر تەماشی سەرچاویکەی سەرچاوەکی جوانی نورانی نەوەبەرەکەتێک لۆ دەهات کە ئەو قسەی لۆ دەکردی ماشەڵڵا پێت خۆش بوو هەر قسەت لۆ بکە هەروەچی لەو چەند ڕۆژەی ڕابردی پاشی وەفاتی مامۆستای مەلا عەلی کوڕم لە خەوێ دیت گوتی مامۆستا لە خەوێم دیت مامۆستا یەک لە سەحابە گەورەکان دەستی مامۆستای گرت گوتی وەرە با بچینە خزمەت پێغەمبەری صلی الله علیه وسلم یەک لە سەحابە گەورەکان کوڕی جەنابتانە بەری کوڕی من ناوی مەلا عەلیە گوتی مامۆستام لە خەوێ دیت یەک لە سەحابە گەورەکان بوو بەس نەمزانی چێە بەس نەمزانی یەک لە سەحابە گەورەکانە دەستی مامۆستای گرت فەرمووی با بچینە خزمەت پێغەمبەری صلی الله علیه وسلم گوتی هەر لەو خەوەی چووم مامۆستا مەلا تەیب بوو مامۆستا مەلا تاهیر دانیشتون گوت مامۆستا ئەو خەو نەمدیتیە گوتی هەر لەو خەو نەیچوومە خزمەت مامۆستا گوت مامۆستا ئەو خەو نەمدیتیە خەونم لۆ جێڕاوە لە مامۆستای ئەوجا مامۆستا زۆر خەونی دیشیان بە مامۆستای وەدیتیە نەزانم چینە مامۆستایەکانی دیش ئەگەر سەچی خەونیان لۆ ئەمە هەلێرەوەکو دەرفەت لەبەری باز نەکرایە بەڵێ خەونیتیان پێ بینیوە یەک لە خەونەکان ئەوەیە بۆ نمونە لەبەرەوەی مامۆستا یەک لە کتابەکانی کە کرا منهەجی مەدرسەی بەحەرکە و مەدرسەکانی تر علوم القورئان بوو ئیمامی عوسمانیش ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە سەر بێ جامع القورئان بوو کۆکەرەوەی قورئان بوو دەڵێ لە خەوا بینیان مامۆستاش فەرمووی من لە هەولێرە نەمامە ئێستا من لە بەقیعم لە خزمەت ئیمامی عوسمانم ڕەزای خوای گەورە لەسەر بێ دەوێ بمباتە خزمەتی رسول الله صلى الله عليه وسلم ئەو یەک لە خەونەکە هەر لەگە خەونی مەلا عەلی کوڕم یەک دەگەرنەوە بەس تەنها ئەو گوتی یەک لە سەحابە گەورەکان بوو نەیزانی چێ ئەو شەر گەورەکانە ڕاست گەورەکانە خەونی تریشان پێوە بینیوە خەونیشان پێوە دیتی زانای مامۆستا بۆی کە لە خزمەتی پێغەمبەری خوا بە صلی الله وسلم خوای گەورە دەرەجەی مامۆستا عەلی کات و ئێوەشمان بۆ تەمەن باقیکە لەسەر کردەوەی چاک و بۆ خزمەتکردنی و ئاینە پێدوانیە بەرەکەتی زنای مامۆستا وای کرد بوو کە کاتێکی زۆر لە تەمەنی ئەو بگەڕێتەوە ینی فریای هەموو بوارەکان بکەوێت تەبعاً زنای بابم لە ژیانی خۆی ئەوەی کە ئەمن لە خزمەتی دابووم زۆر تووشی نەخۆشی و حالەتی تەندروستی زۆر ناجێژیر بوو ینی کەم کات هەبوو وەکو کەسێکی ئاسایی تەندروستوی دائیمەن معاناتی هەبوو معاناتی تەندروستی هەبوو بەس قەت وای پیشان نەدەدا کە نەخۆشە ینی ئەوەندە هیممەت بەرز بوو بەرامبەر نەخۆشی قەت تەسمیل نەدەبوو زۆر جاران سینجی بەژان دەکات لەسەر ئەو کورسیا بینەکی دادەنیشت دەستی مبارەکی خۆی لەسەر ژانەکەی دادەنا و قەرەمەکەی خامەکەی دەست بە نووسینە دەکردەوە تەسمیلی نەخۆشی نەبوو ئەوەندە نەخۆشی گەورەی گرت ئەوەندە معاناتی دیت هیچ کاتێک تەسمیل نەبوو و ئەوەندە هەستیشمان نەکرد کە هیمەتی ئەوەندە هیممەت بەرز بوو ئەمن بەخۆم کە لە 6 سەفەری عەمان لە خزمەتی دابوویمە هەر سەفەرەشی دەکردم لە خزمەتی دابووم فحوساتمان دەکرد هەموو سارێک دەچوینە وێندەرێ لۆی تاکید بین لە سیحەت و تەندروستی زەنابیان جێم لە ئاخ و ئۆفی نەبووە ئەوەندە ئەزیەتیشی دیتیە ینی لەو سەفەرانە هیممەت بەرز بوو زۆر وەڕع و تەخوای زەنای مامۆستا لە ماڵێ وەک ئەو بکە لە مزگەوت بوو هیچ فەرقی نەبوو هەر ئەو مرۆڤە بوو کە دەهاتە حوزری هەمان مرۆڤ بوو کە دەگەڕاوە ئەو نسحەت و ئامۆژگاریانەی لەو کەسانەی دەکرد کە لە خزمەتی دابوون هەمان نسحەت و ئامۆژگاری لومارەوەش دەکرد چەندە دەو بە خەندە بوو لەگەر خەڵکی لێرە خەڵک قسەی خۆشی لۆ خەڵکی دەکرد ئەوەندە دەوی خەندە ئامێز بوو لە مارێش زۆر جاران ینی تەماشای ئەوەی نەدەکرد تەمەنی هەتا کوڕەکەی من کە کوڕی منە زۆر جاران ینی سوحبەتی لەگەر دەکرد قسەی خۆشی لەگەر دەکرد وایری دەکرد کە پێ بکەنی ینی شتی وای دەکرد کە هەمومان ینی خەندەی دەهێخستە سەردەوی هەمومان بەڵێ مامۆستا ئەگەر چی قوتابیەکی زۆری هەبوون باوک بوو کە باوچین بۆ هەمان کاتیش باوکی ئەوان بوو وەکو مامۆستایەک
ئەو خەم و خەفەتێک کە ئەوان هەیان بوو هەمان هاوشەوی خەمی ئێوە بووەوەی کە مامۆستا زۆر دڵسۆز و خۆشەویست بوو لەلایەنە فەرق و جیاوازی هەبوو ئێوەکو کوڕ ئەوان ژەکو قوتابی بگرە زیاتریش لەبەرەوەی ئەو قەناعەتەم وایە ئەمە کە ئەوەندە لە جەنابیان نێزیک بووین کە بە اعتیباریەوەی کوڕی ئەو بوون بەڵام هەر کاتەشی داهاتە حوزێش حوزرە هەمووی هەموو فەقەیەکان جەنابی بابمیان بە باوک دەزانی هەر کاتێک کە تەماشای حوزریان دەکرد جەنابی بابمیان دەدی لە شوێنی خۆی دانیشتێ زۆر کەیفیان دەهات هەتا من ئاخر سەفەری کە لە خزمەتی دابووم چوینە ئوردن فەقەیەکان لە من خڕبوونەوە گوتیان مامۆستا چەند ڕۆژتان پێدەستی گوتم 12 ڕۆژ گوتیان ئەمە گوتیان چۆن بتوانین 12 ڕۆژان ئەمە بینگۆ ئیدارە بکەین بە جەنابی مامۆستای نەبینین لە حوزرێ بابم بە کۆتایی بەجێهێشتین حوزرەکەی لێ چۆر کردین و ئەمە هێتیم کرد و فەقەیان و قوتابیانی شەرعی بە تایبەت لە بەحەرکە هێتیم کەوتن بەڵێ بیدەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕسەی زانایان ئەوەی لە میانەی دوالقەی ڕابردوو لە خزمەتی ئەوەی خۆشەویستە پێشکەشمان کرد لەسەر سیرەت و پێگە و پایە و کەسایەتی و پای زانستی زانای مامۆسای ڕەحمەتی مامۆسا مەلا طەیب مەلا عەبدوڵڵا بەحەرکەیی لە خزمەتی ئەوەی پێشکەشمان کرد زۆر هەڵەگری ئێمە بین لەسەر ژیانی ئەو کەڵە پیاوە بدوین بەڵام هەر ئەوە دەڵێن کە ئەو مامۆستایە هەر لە سەرەتای تەمەنی لە نێو حوزرە و مزگەوتە چاوی هەڵێ ناو گەورە بوو تا ئەو کاتێکە بڕوانامەی زانستی وەرگرت نزیکی 40 دانە ساڵ خەریکی تەدریس و وانەوتنەوە بوو بە فەقەیان دوا بەدوای ئەوەی کە باری تەندروستی تێک دەچێت مامۆستا ناتوانانی دەرس بڵێتەوە بەڵام هێشتانە کۆڵ نادا بەوەی کە دەست دەکات بە نووسین و مؤلەفات لەسەر باس و بابەتە شەرعیەکان دەنووسێت مامۆستای پایبەرزمان لە ساڵی 1938 لە بنەسڵاو لە هەولێر لەدایک دەبێ لە 2023 لە تەمەنی 85 ساڵیە دڵە گەورەکەی لە بەحەرکە لە لێدان دەکەوێت و لە گۆڕستانی شێخ وەیس لە بەحەرکە تەرمی پیرۆزیان بە خاک دەسپێرن ئەو مامۆستا بەڕێزەوەکو نمونەیەکی زیندوو بۆوەر هەمومان کە لە کۆتایی تەمەنیە هەر لە خزمەتی تێگان و پێگانی فەقەیاندا بوو لەو کەسایەتی بەرزەی کە هەیبوو لە پێگەی کۆمەڵایەتی و لە ئاستی بەرزی زانستیە مامۆستاوەکو قودوە و چاوساغ و پێشەنگ و پێشەوایەک بۆ ئێمەمان بوو لە کوردستان بەگشتی و لە هەولێرش بە تایبەتی لە ئێمە ڕۆشت لە عالەمی ئیسلامی ڕۆشت بەڵام دەخوازین کە خوای گەورە کەڵێنەکەی ئەگەر چی پڕ ناکاتەوە بەڵام بۆمانی تعویز کاتەوە بۆ قوتابی بەڕێزانی کە لە سەردەستی جەنای مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرت خوای گەورە دەرەجەی جەنای مامۆستا عالی کات و مامۆستای براشی تەمەندرێژکە بۆ ئێمان و قوتابیەکانیشی مۆفەقکە بۆی بتوانن بە بەردەوام خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و پێگەیاندنی فەقەیان بکەن بە ئاودانکردنەوەی حوزرە و مەدرسە و مزگەوتەکان دەخوازین کە مامۆستاش ببێتە چاوساغ و پێشەنگی بێن بتوانین چاو لە کردار و گفتار و ڕەفتار و توڵی تەمەنی جەنای مامۆستاکەین کە چۆن وەکو مۆمک تواوە بۆی خزمەتی دینەکەی خواب بکە دوا جاریش سەربەرزانە بۆ لای خدای متعال گەڕاوە خوای گەورە دەرەجەی عالی کات و ئێوەش سەربەرز و سەرفرازم بۆی کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان و دانیشن بە دوعای خێر بەجێتان دێنین تا بێگەشتنەوە السلام علیکم ورحمة الله وبركاته